ئێمە یاسایەکمان هەیە ژمارە 45/2004 دەرچووە بەڕاستی ئەو ماوە زۆری بەسەریا تێپەڕیوە زۆر شت گۆڕاوە لەگەڵ هەڵومەرج و ئێستا ناگونجێ ئەو کاتە ژمارەی پزیشکانی دان زۆر کەم بوو ئێستا نزیکەی 2400 پزیشکی دان هەیە لە شێوازی کارکردن لە بوونی سەنتەرات و عیادە و هاتنی ژمارەی زۆر لە ئاوارەی پزیشکی دان لە عێراق و لە سووریا و لە دەرەوە بۆ ئێراوا کردنەوەی کۆلیجە پزیشکی ئەهلیەکان کە ئەو کاتە بێت شێوەیە کۆلیجی پزیشکی دانی ئەهلی نەبوو ئێستا شێوازی دامەزراندن ئێستا حکوومەت تقریبا ئەم ساڵ بڕوا کە 2017 سێم دەورەیە دانەمەزراوە بۆیە پێویستە ئەو یاسایە پێداچوونەوەی پێدا بکرێت چکە بەو یاسایی کە ئێستا پێشتر هەبوو ناتوان پزیشکی دان هەری کاریان دەست بکەوێت وە شێوازی وەرگرتنی پزیشکانیش لە دەرەوە یعنی ڕێگاچارەی شتیانێ لە هەمان کادا لەگەڵ وەزارەتی تەندروستیش لەگەڵ شێوازی کارکردن بۆ کۆمپانیاکانی بەشی دان کە مواد و کەلوپەلی پزیشکی دان دێنن لە یاساکەی ئێمە زۆر بەڕوونی باسی نەکراوە بۆی پێشکەوە بگونجێ لەگەڵ ئێستادا پێویستە پێداچوونەوەی پیا بکرێتن لە هەموو لۆخەکان وە لە کۆتاییشدا لە هەولێر ئەنجومەنی سەندیکا یەکلایی ئەکاتەوە بۆ پەرلەمانی کوردستان و لەوێ یاسایەکەمان ئینشاڵڵا ئیقرار دەکرێت.